ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزاندا چۆن کاریگەری لەسەر گەدەی ئەمە دروست دەکات ئەکرێ بڵین کاریگەرەکان ئەرێنین ئەگەر بە شێوازێکی دروست ڕۆژۆکەمان بگرین و هەروەها بەربانگ بکەینەوە یاخود دەشێ بڵین زیان هەندێک جار لەسەر گەدەی ئەمە دروست دەکات بۆ کەسانشی کە خۆیان گرفتی گەدەیان هەیە هاوکێشەکە چۆن گۆڕانکاری بەسەردا دێت ئێمە لە ستۆدیۆ نیشان تا دەدەین کە ئەو ژەمە بەربانگی ئێمە دەیخۆین هەندێک جار لە هەندێک خواردن و خواردنەوەی جیاواز پۆلێن دەکرێت یاخود هەندێک خواردن و خواردنەوەی جیاوازەش سەرژەمی بەربانگی ئێمەدا هەیە لە نێو گەدەماندا چی لێ دێت بێگومان گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆر هەڵگورد عەلی پسپۆری زانستی خۆراک دەکەم کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ئێمەیە دکتۆر بەخێراتی سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادە دکتۆر هاوشێوەی ئەندامەکانی دیکەی جەستە بەڵام پێم وابێ گەدا یەکەم ئەندامەکە کاریگەر دەبێت بەوەی کە ماوەی 14 بۆ 15 کاتژمێرە من ئاو دەخۆینەوە نە هیچ خواردنەوەیەک دەخۆین و هیچ شتێک دەخۆین دەکرێت ڕۆژوگرتن سوودێکی تەندروستی بە گەدەی ئێمە بگەێنێت بەڵێ خۆشبەختانە مانگی ڕەمەزان مانگێکە کە بۆ تەندروستی مرۆڤ زۆر باشە و زۆربەی توێژینەوەکان بە یەکسەر بە توێژینەوەیەک دەست پێ بکەین توێژینەوەیەک سەلماندوێتی کە ئەو مرۆڤانەی کە 14 بۆ 18 سعات یعنی لە بینی 14 تا 16 بۆ 18 سعات بە ڕۆژوە بن کاریگەریە بێ لەسەر بەرگری لەشی مرۆڤیان بەرگری لەشیان کاریگەریە بێ لەسەر حتا کوشتنی خەلایی شێرپەنجا لە ناو لەشی کاریگەریەکی ئەرێنی بەڵێ بە تاکیدی ئەمە لە لایەنێکی تەندروستیەوە کە ئیتر لە وڵاتانێکی شاکراوە کە بە ڕۆژوو نابن نظامێکی ڕۆژوی خۆیانیان هەیە ئەوش باس دەکەین نظامی ڕۆژوی ئەوان چۆنە و چیەکەن و چی ناکەن بەڵام بەگشتی ڕۆژوگرتن هەندێک خاڵی ئیجابی هەیە و هەندێک خاڵی سلبیشی هەیە خاڵە ئیجابیەکان بەگشتی ئەمانن کە باسمان کرد کاریگەری بە لەسەر خەلای سەرەتانی کاریگەری بە لەسەر بەرگری لەشی مرۆڤ بەڵام دوو شت لێرەیە کێشەمان بۆ دروست دەکات بە تایبەتی ئەوانەی کە لە ئەساسا کێشەیان هەیە خۆیان و بیرمان نەچێت ئێمە ڕۆژی مانگی ڕەمەزان و ئەگرین ئیتر نظامی خۆراکیمان لەگەڵ ڕۆژەکانی کە زۆر جیاوازە بێت زۆر ینی ئێتیمان بە خواردنەوەی زۆر ئەنواعی خواردنەکانە بە خواردنی خۆشمان هەبێت ئەبێ شیرینیمان هەبێت ئەبێ شەربەتمان هەبێت ئەبێت لە شەوابینی پارشێ و تا بەربانگ ئەنواعی خواردن هەبێت هیوای هەر ناخەوێت تا بەربانگیش تا پارشێویش و هەر خواردن نەخوات ئەڵێ بە تعویزی ئەوە بکەمەوە بەعکسەوە ئەوە زەرری زیانی پێگەێنێت لە گەدە و ڕیخۆڵا زۆر دوو شوێنی ئەساسین کە معڕەزن بۆ ئەوەی کە کاریگەریان هەبێت لەسەری بەڵام خۆشبەختانە دووبارە خی گەورە مرۆڤی وا دروست کردووە ئەو خواردنانەی کە لە ماوەی 11 مانگە وەری گرتووە ئەتوانێت لە ماوەی مانگێکەکەیە کە ئەو خۆراکانی کە خەزن کراوە لە جگەرە و لەگەڵ ماسوولکەکانە کە خەزنی کردو بەکاریان بێنێتەوە یەک کێشەی بچووکمان بۆ دروستە بێت تەنها ئەم کێشەیە ئەوش ئەوەیە کە ئاو لە لەشی مرۆڤ خەزن ناکرێت تەنها کێشەی وشبوونەوەمان بۆ دروستە بێت ئەوش ئەگەر بێت و لە ماوەی 16 بۆ 18 کاتژمێرە بێت حتا زۆربەی زانایانیش ئەڵێن بچێتە تا 20 ساعتیش کێشە دروست نابێت تەنها ئەڵڵاهومە کێشەیەک دروستە بێت کە تووشی سەرئێشا بێت تووشی بێتاقەتە بیت ئەوش لە دوای عەسرەوە یعنی مەرجنێت تا لە بەیانیەوە دەست پێ بکات لە دوای عەسرەوە دەست پێکات و تۆزێک هەست بە قەلەقی و ماندووبوونیەکەین و زۆربەی توێژینەوەکانی علمی سەلمانویانە کە حتا ئەوانەشی کە ئەو حاڵەتیان بەسەریە تووشی سەرێشەیە بن و تووشی مادویەتیە بن و ماسوولەکانیان ئێشێ دوایەوەی کە بەربانگیان کردو هیچ ئەو ئاڕازایان نامێنێت و زۆریش تەندروستە کەواتە بۆمان دەرکەوت ڕۆژوی مانگی ڕەمەزان هیچ کاریگەریەکی نێگەتیڤی نابێت لەسەر تەندروستی مرۆڤ بگرە کاریگەریەکانی زیاترە بێت لەسەر تەندروست و بەپێی بە گوێرەی توێژینەوە زانستیەکان ئەمە لایانی دینیەکەەوە شتێکی کەیە بەڵام توێژینەوەی زانستیەکان بە هەموو توێژینەوەکانەوە تا ئێستا نەسەلمێنراوە کە ڕۆژوی مانگی ڕەمەزان یاخود ڕۆژوگرتن کاریگەری ئەبێت نێگەتیڤی ئەبێت لەسەر تەندروستی مرۆڤ باشە دکتۆر پرسیارەکە لێرە ئەوەیە ئێمە بە شێوازێکی دروست ڕۆژوو دەگرین بە شێوازێکی دروست بەربانگ دەکەینەوە کە ئەو سوودە تەندروستی کێسە تۆ باسە کرد ئێمە ئیسفادەی لێ بکەین بەڵێ کێشەکەمان لەوایە بەداخەوە نظامی ڕۆژوگرتنی ئێمە هەڵەیە و نظامی خواردنیشمان هەڵەیە من زۆر جار وتومە لە زۆربەی چاوپێکەوتنەکانی شاوتومە ئەگەر مرۆڤ بە مەزبوطی خواردنی خۆی بخوات ینی بۆمان لێ هاتووە ئەشتە هەر شوێنێکەوە باسی خواردن نەکرێت ئەڵێ من ئەو بخۆ ئەو بخۆ ئەو چاکە ئەو باشە یەک مرۆڤ لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێک جیاوازە نظامی خواردنی حتا ئەو مرۆڤانەی کە شێوەی دانیشتنیان جیاواز بێت خواردنیشیان جیاوازە شێوەی قسەکردنیان جیاواز بێت خواردنیشیان جیاوازە مەزاجی کەسەکە نوعێکی کە بێت خواردنیان جیاوازە هیمانەیە قەلەقە خواردن زۆرە خوا هیوانەیە قەلەقە زۆر لاوازە هیوەمان هەیە قەڵەوە هیچ زەختێکی نییە هیوەمانەیە قەڵەوە پەستانی خوێنی زۆرە ناڵێم نظامی خواردن نظامێکە بەداخەوە زۆر ئیهمالمان کردووە و گرنگترین حاڵاتێکە کە بۆ نەخۆشیەکانی ئێمە توانین بەرگری خۆمان لێ بکەین بۆ نەخۆشیەکان و من زمانی ئەوانە ئەەکەم کە ئەگەر نظامی خۆراکیان گونجاو بێت بە هیچ شێوەیەک ڕوو ناکەن نەخۆشخانەکان بۆیە هەر لە ئێستاوە بتوان نظامی خۆراکی خۆیان تەندروستکەن
ئەتوانن سبەی ڕۆژ نەچەند نان لە خۆشخانەکەەوە بەنسبەت ڕەمەزانەوە بەڵێ بەداخەوە دیسان نظامی خۆراکیمان زۆر سەقەتە لە کاتی بەربانگە شتێکەکەین دوای ئەنواعی خواردنەکان لە عەسرەوە دەستمان پێ کردووە یعنی ساعتێکی ماوە بۆ سعدیان نسمان چۆتە هەر شتێک ئەبێ شەوەکەی بە تاکیدی ئەبێ شەوەکەی هیچ نەبێت پارچەیەکت لێ خوارد بێت ئەو پارچەیەش لێ خواردە خۆیتر گەدا چییە گەدا نازانم چەندێک ئەگرێت چی ئەگرێت چی لێت ئەکشێت دوایڵە دکتۆر من لە مانگی ڕەمەزانیش قەڵەوم چۆن قەڵەو ناوی تو هەندێک خواردنی ئەنواعی خواردن کردو بەسەریە دوای ئێتر کێشەکە لە 15 ڕەمەزانی شۆ دەست پێکات لە دوای 15 کێشە وردە دەست پێکات کێشەی گەدە دروست دەست پێکات کێشە ڕێخۆڵە دەست پێکات کێشەی وش بنەوە زیاتر دەست پێکات قەبزیەتی دەست پێکات چونکە نظامە خواردنەکەمان سەقەتە زۆر باشە دکتۆر ئێمە ئێستا هەندێک نموزەج یاخود نمونەی و خواردنانەمان لایە کاشێ لە ژەمەکەیە لە ژەمی بەربانگا بیخۆین و لە دوای لە ماوەی نێوان بەربانگ و پاشێویشا بخۆین دروستە ئەگەر من بیخەمە ئەسارەیەکەوە هاوشێوەی گەدە نیشان بەنایە کە لە گەدەمانە چی خۆ شتێکی زۆر باشتان کردو هێناوتانە بەڵام یەک شتی کە من بڵێم لە بەربانگکردنەوەیە شتێکمان هەیە بەربانگەکەینەوە دوای بەربانگ خواردن نەخۆین ژەمە خۆین ژانی ژەمێکی سوکە خۆین ژەمێکی کە ئەخۆین ئیتر بە درێژایی ژەمەکاڵی دکتۆر و توێتی ئەبێت تۆ 12 تا 16 پەرداخ ئاو بخۆیتەوە تا ئەمە نظامێکە هەڵەیە بەڕای من چونکە خواردنەوەی ئاوی زۆری سە لە بەربانگە ئێمە شتێکی حاڵەتێکمان هەیە لە بەربانگە ئەوانەی کە تینویان عادەتەن دەسەکەن بە 2 پەرداخ ئاو 3 پەرداخ ئاو 4 پەرداخ ئاو پەرداخێک ئاوە خۆن هیچ نەبێت پەرداخێک شەربەتە خۆن هیچ نەبێت ئەمە 2 پەرداخ دوایەوەش چایەکە ئەگەر بخورێت ینی هەندێک کەسێک خۆ هەندێک کەس نایخۆ ینی ئەمە سێ کوب شتت خۆ چا خۆی چاکەمان لە پیاڵەیانە لە کوپایە زۆر عادەتەن سێ کوبت خواردەوە ئەم سێ کوپە کاریگەریە بە لەسەر ئلکترۆلایتەکانی ناو لەشی مرۆڤ ینی واتر ئینتۆکسیکیشن ڕۆئەت لەو حاڵەتە ینی ئایۆنەکانی لە ناو لەشی مرۆڤ تێکە چێ بەسەریەکە دواتر ئیشتیهای خواردنت نامێنێت نەقصت بۆ دروستە بێت و ئەو خواردنانە هەموو یەکەی بەسەریەکە تۆ وەکو ئەڵەی جەنابەت فەرمووت شەربەتە چایە ئاوە سوپەکەیە هەمووی تێکەڵەکات و یەکسەر دوای ئەوەش ئەڵێ ئادەی تخوا هەڕاک شاو ئەڵێ ئادەی بە خواردنەکە بێت تۆزێ میوەش بێنن چونکە جسممان پێویستی بێتی دکتۆرڵێ میوە بخۆن و یەکێکەڵێ مەیخۆن و یەکێک ئیتر بەم بەزم و هەرایە سەوزەکانە بێ بەکار بێنین و چونکە ئەگەر سەرنج بی بەیانیان کە هەڵاسە پێ زۆربەی مرۆڤەکان ترشڵۆکی گەدەیان هەیە مەعیدەیان ترشا خۆ هۆکارەکەی ئەوەیە کە خواردنەکەی بە مەزبوطی بە کەیفی خۆی شتەکانی خواردووە بەڵام چۆن چەندێتی خواردن گرنگ نییە ینی کوالیتی خواردنەکە زۆر گرنگە کە تۆ چی ئەخۆیت و چی ناخۆیت زۆر باشە دکتۆر با من ئەسمە سەر پێ نمونەی ئەوەی کە ئێمە لە بەربانگە ئەی خۆین یەکەم جا بەچی ڕۆژوو ئەشکێنین ئێمە بە خورما تاوان ئەڵەن سنەتیشە سێدانە بێ سێ دانشمان هێناوە ئێمە ناوکەکەی تیانە زۆر چاکە خۆی لەگەڵ ئەوەشا کە ئەوە ئەهینەکەیت ئەو زۆر گرنگە کە ئێمە ئەمە ئەگەر بێت و کەسێک بە تەندروستی شتەکان بخوات سێدانی خورما بێت ئیتر هیوای هەیە شیرینیەکانی کە ئەخوات شیرینی بە کەیفی خۆی تر دەست پێکا بە شەربەت و بە زولوبیا و بنەزان بە بامیە و بە لوقمە قازی و ئیتر بە حەزی خۆ ئێمە مەجموعەشمان هێناوە کە بە ئەمە خوورێ بەڵێ بە دوایەوە تینومانە لەسەر هەموو سفرێک بەڵێ بێگومان پەرداغی ئاویشمانەوە ومە ئەگەر یەک بخۆیت ئەمە گەر یەک بخۆینەوە ئەزام تەندروستیش نییە بەڵام شەربەتیش باڵێ بەتەخورێت هەمووی تێکەم دکتۆر ئەوتر کوپێک بێت باڵێ اینجا برسیمانەوە دەستەکەین بە ناخواردن برنجە خۆین تاوان سوپیشمان هەیە بەڵام سوپەکەمان ئامادە نییە وەڵا دکتۆر ئەوە شەیەکە ینی وڵا ئەگەر مرۆڤێک گەونە برنج بخوا زۆر تەندروست دەبێت یعنی تو تەسەورەکەی ئێمە نمونەیەکی زۆر کەممان هێناوە دکتۆر بەس بۆی نیشانی بینەرەکانمانی بین لەگەڵ برنجەکەیە حەزمان لە مریشکیشە بەڵێ طبعاً تو هەر پارچەیەک حساب بکە حسابی پارچەیەک بکە هەر یەک پارچە حسابەکەین تەبانە بێز خانەکەشی لەکەینەوە ڕاستە زۆر چاکە دوای مریشک جا شتێکی کەشمانەیە زەڵاتە هەنێک جارە خۆین خەیار و بابەتەکانی طبعاً شتێکی کەشمان هەیە لاخیر هەموو ناخواردنێکا دوو خاشلیمۆکەین بەسەریەوە بۆی قەڵە و نەبین ئێمە لەم ڕۆیە سندیمان هێناوەوە دکتۆر
و بە پێستی شەوە بێ هەرە بێت بە پێستی شەوارە بێ باڵە زۆر چاکە هەر یەک دانە بەسە دکتۆر بات بڵین زۆر تەندروستە ئەم خواردنە ینی ئەمە بڵێن بە حساب خواردنێکی زۆر تەندروستمان ئامادە کردو باشە هەندێ پاقلەمەنەکان نمونی بەزاریامان هێناوە ئێمە باڵێ با بزانین چۆن لەناو گەدەمانە چی لێە ئەمە گریمان هەر هەنجا ئەخرێتە برنج و ئەخرێتە بریانی و شتانەشەوە طبعاً اینجا زۆر جا زەڵاتە یاخۆ شتێک گێزەریشی تیاکرێ باڵێ ئەمە تا کاتی بەربانگ با بڵین نانمان تاو کردەمە جا چایەکەکەین بەسەریە تاوان ئەمە مادەیەکی کافاینی تایە بە تاکید وەکو تۆ وتە ئێستا لە کوپا چاخۆینەوە طبعاً بۆیە بە هەمووی تێکەین ڕێک من دڵم تێکەڵ لێ دکتۆر تاخیر اینجا دوێ دانیشتوین زەڵاتەیەکی میواکەین باڵێ با بزانین دوو پارچە سێومان هێناوە ئێمە بامیش بخەینە ئەسوارەکەەوە کیوێکە هەر بە تۆکڵەتێکم باڵێ هەبێت زۆر چاکە جا شوتیمان هەیە کاڵکمان هەیە ئەوانش ئەخوێن ئەوانش بە بە تاکید تاکید ئەخورێت با من ئەنجا ئێستا داخەکەمەوە دکتۆر بێم لە ئاسارەتەوە باڵێ باش با بزانین چی لە گەدەمانە ڕوویە طبعاً بۆنێکی زۆر ناخۆشیشی هەیە ئەگەر بێتە ئێرەوە فەرموو دکتۆر فەرموو ئەگەر مەسەلەن ئەمە طبعاً ئێرەوە دکتۆر لە گەدەیە بە تاکید وای لێ کە مصطلحێکی عیلمیە پێڵەن کەیم شلەیەکە لە ناو گەدەیە طبعاً ئەوە ئێستا بۆنێکی زۆر ناخۆشی لێت دکتۆر ئەگەر حەزێکی با بخێنە ئەو پەرداغەشەوە خوافو بۆی بینەران باشتر بتوانن ببینن بخوای من دڵم تێکەڵ هاوتاو بدڵنیایەوە نەفسی شت لە گەدەیە دروستە بێت ئەمە ئەگەر بێت و خۆراکێکی زۆر تەندروست بێت خۆراکێکی زۆر تەندروست بێت و چەند کیلۆ دەرەچێت تقریباً ئەمە پەرداخێکمان جا کردوەوە 3 کیلۆ دەرەچێت ئەمە ئەوە برنجیشمان طبعاً جارێت دوو برنج ئەخورێ لەگەڵ نانە لەگەڵ سوپیکەیە باڵێ ینی وەرە مرۆڤێکی احتیادی بتوانێت ئەمە بەسیتترین ژەمێکە کە زۆر زۆر بەسیتە مناڵێک تقریباً ئەوەنە ئەخوات ئەمە بە بەردەوام 30 ڕۆژ لەسەر یەک تۆ بیخۆیت 30 شەو لەسەر یەک بیخۆی ئەمە بەس ئەو دقەیە کە تۆ یەکسەر بەربانگەکەیت و ئەو خواردنە ئەخۆیت بە هەر مرۆڤێک بڵێ کە بڵێن ئەم خواردنە ئەخۆی ئەچێتە گەدەوە ئاوای لێت و دوای ئەوە ئەبێ ئەبزۆربشن بێت و هەڵ بمژرێت و لە ڕێخۆڵەکانە بێت تاوان نظامی ئەمانە گۆشتەکە جیاوازە لەگەڵ سەوزەکەش جیاوازە لەگەڵ میوەکە هەڵمژینیان لەلایەن گەدەوە زۆر جیاوازە تا ئەچێتە ناو ڕێخۆڵە و لە ڕێخۆڵەوە ئیشی خۆیەکات بۆیە ئەگەر بێت و ئەمانە ئەمە ئەگەر تەندروستەکە بێت ئاوا کێشەمان بۆ دروستەکات ئاوا کێشەمان بۆ دروستەکات چونکە گەدەی تۆ بەتاڵە لەپڕ ئەم هەموو خواردنەی تێچێت چی لێ دوای نیو سعات دوای سعاتێک ناتوانانی هەڵسیتەوە ئەگەر سرنجش بی دوای خواردن یەکسەر خەومانێت کە خەوتیشی هەندێکمان هەیە و نۆزیەکەیان کە خەوت یەکسەر تووشی ترشەڵۆکی گەدا بێت دوای ئەوە یەکسەر دەست پێکات و مەعیدەیت وردەوەردە دەست پێکاڵێ دکتۆر وڵای ئەم ڕەمەزانە من وام لێ هادیتر ناتوانم تەوبەم بێ بۆ جارێکی کە ڕۆژوو بگرمەوە کاکە هەڵەکە لە خودی خۆتەوەیە ئەمە ئەگەر شتە بەسیتەکەمان خواردێت مەعیدەمان ئاوای لێ ئەمە دکتۆر کاچێتە گەدەوە دیسانەوە ترشەڵۆکی گەدە و پرۆسی هەزمکردنی ئەمە سەرڕای ئەوە چونکە احتیادی ترشەڵۆکی گەدە زۆرە بێت دوای ئەوە مەسەل فولیەکە گەدا چونکە گەدا بێ بە سێ بەشەوە بەشی سێهەمی سەرەوەی نابێ پڕ ببێت ئەگەر بەشی سێمی سەرۆت پڕ نەکرد بە دڵنیایەوە ینی لە 150 نەخۆشەکانت لێ بە دوورە بێت کەواتە ئەمەمان خوارد نەفسی شتی لێ لە مەعیدا ئەبێ بکین نەفسی شتی لێت هەڵمژینی ئەمانە جیاوازە بێت بۆیە مەعیدەی تو وردەوردە دەسەکە بە ترشەڵۆک دوای ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ 15 ڕۆژ مەعیدەت تەواو نییە دوای مودەیەکی پێش مەعیدەت تەواو نابێت ئەمە حاڵەتە تەندروستیەکەیەتی و ئەگەر ناتەندروست بێت چی ڕوو ئەیات ئەگەر ناتەندروست بێت عادەتەن غازاتت بۆ دروستە بێت قەڵزیت بۆ دروستە بێت ترشەڵۆکی گەدەت بۆ دروستە بێت و بەداخەوە دروستبوونی ڕفلێکسی مەعیدە ترشەڵۆکی مەعیدە ئەگەر بێت و زۆر درێژخایان بێت یەکسانە بە سەرەتان
و ئەبێ زۆر وەشیار بین ینی مەعیدا خۆ بادێکی گۆشت و بەڵێ شێرپەنجەی گەدا شێرپەنجەی سوورێنچێک چونکەوە ترشەڵۆک بەردەوام یەتەوە سەرەوە بە شێرپەنجەی سوورێنچێکمان بۆ دروست بێت و زۆر جار نابێ ئیهمالیکەن و هەندێک هەمان هەیە لە ڕەمەزانە بە تایبەتی وای لێت و چونکە ئیهمالیان کردووە ئەم حاڵەتە تەندروستیان یعنی ئەم حاڵەتە نەخوازراوەیان لێ دروست بێت. باشە دکتۆر ئێمە خورمامان هەبوو برنجمان هەبوو مریشکمان ئەمە یعنی لە هەموو بەربانگێکە ئەخورێ ئەم شتانە ئەگەر مریشکەکەی تیان نەبێ ئەگەر بۆ منە پاقلەمەنەکەی تیان نەبێ چۆن بە شێوازێکی تەندروست ئەم خواردنانی کە هێنامان بیخۆی بە دوو شێوە ئەکرێت یعنی ئەگەر زۆر بیسەران و گوێگران گوێمان لێ بگرن زۆر تەندروستە بن ژەمی ئێوارە ئەبێ بە دوو ژەم بخورێت ژەمی یەکەمی ئەوەیە بە سوپێک دەست پێەکەی خورمایەک ئەخۆی لەگەڵ کوپێک ئاوە ئاحتیادیە هەنی کوپەکەش نیوە بێ باشترە بۆ ئەوی زۆر مەعیدەت گەدەت پڕ نەبێت دوای ئەوە سوپە خۆیت سوپەکە نە زۆر گەرم بێت نە زۆر سارد بێت چونکە کاریگەری نگەتیڤی ئەبێت بەڵام ئاو خواردنەوەی ئاوی سارد لە بەربانگە ئاوی سارد یەکسانە بە چۆری جگەر زۆر جارمان هەیە زۆر لاوازە دکتۆر نە چۆری ئەخۆم هیچ ناخۆم کاربۆهایدرێت و نیشاستەکانیش ناخۆم بەس چۆری جگەرم زۆر زۆرە بەڵێ ڕاستە خواردنی ئاو لە بینی ژەمە بە تایبەت ئاوی سارد یەکسانە بە سپازمی گەدا لە سپازمی گەدا و یەکسانە بە چۆری جگەر کەواتە ئاوی سارد بە هیچ شێوەیەک لە کاتی بەربانگە نابێ بخورێتەوە و هەوڵ بن ئەو شلەمەنیانەی ئەو سوپانەی کە بەکاری هێنن متعادل بێت یعنی نەگەرم بێت نەسار بێت ئاوەکەش نەگەرم بێت نەسار بێت بۆ باشترین شێوە ئەوەیە کە تۆ بتوانیت بە شێوەیەکی تۆزێ ئاو ئەگەر هەبوو هەنگوینی بکەیتە ناو ئاوەکە تۆزە شلەتێن بێت بیخۆیتەوە زۆر زۆر کاریگەری بۆ گەدەت زۆر بەهێزەکە ئەمە سوپەکەم خوارد ئاوەکەم خوارد ئاحتیادی چاکەشە خۆم بەڵام لە بینی ژەمەکە ئەم ژەمی بەربانگە لەگەڵ ژەمی ئێوارەی ئەبێ زۆر جیاواز بێت بەلانی کەم هەوڵ بن سەعاتێکی بین بێت و هەندێک شوێن لە هەندێک وڵاتە دوای نوێژی پاشێو کە ئەگەڕێنەوە دوای نوێژ کە ئەگەڕێنەوە لەو کاتێ ئایخۆن بۆیە وا باشترە بەلانی کەم نیو سەعات تا سەعاتێکی بین بێت لەگەڵ بەربانگ تا نان خواردنی ئێوارەی تۆ بۆی ئەوانەی سوپەکانە لە سوکەکانت خواردووە لەمەوە 20 دقیقە هەر سەبێت لە گەدەی توایە و گەدەی تویتر ئامادەیە بۆ خواردن کە گەدەت ئامادە بوو بۆ خواردن وردەوردە تۆ ئەتوانی دەستکەی بە خواردنەکان و کێشەی تەندروستیت نەبێت زۆر باش خواردنی میوە لە دوای نان و خواردنەوەی چا لە دوای ئەو ژەمێکی ئەمای خۆین دروستە و چۆن بخورێت ئەگەر یعنی ئیتر کوردە و حەزی لە چایە و حەزی لە میوەیە و خۆی نسبت بە کەسێکەوە تا کەسێکی کە جیاوازە ئەوانەی کە نەقسی ئاسنیان هەیە نابێت چاپ خۆنەوە بە تاکیدی چونکە لە دە خواردنەوە و هەوڵ بن لیمۆیەک لەسەر سفرەیانە هەبێت بەڵام ئەوانەی کە نەقسیان نییە ئەتوان ڕاستە خۆ بیخۆنەوە بەڵام هەندێک مادە هەیە کانزاکانە نایڵێت ئەبزۆرشن بێت وەس وەکو ئارن لە ناو ڕێخۆڵەکان نایڵێ ئەبزۆرشن بێت ینی هەڵ بمژرێ و کاتە نەقسی هەندێک نەقسیان بۆ دروستە بێت بەڵام وا باشترە بەلانی کەم 20 دقیقە تا سەعاتێک دوای ئەوە اینجا ئاویش بخورێتەوە نەک ئەوەی چا بخورێتەوە ئاو بخورێتەوە و لەسەر سفرێژ ئاو نەخورێتەوە بەوە باشترە دواتر دوای سەعاتێک تا 2 سەعات اینجا میوە بخورێت باشترە چونکە بۆی تووشی تەسەمم نەبیت بۆی تووشی ترشەڵۆکی گەدە نەبیت چونکە هەموو ئەو خواردنانە ئێستا ئێمە ئەو خواردنانەمان کرد بەسەریەکە ینی سوتفا وەرە بۆنی ئەو بکە ئەو لە ناو گەدەیانی HCLیش نەڕژاوە بەسەریا نفسی خواردن هێناوەچی بۆنێکی هەبوو وەرە لە ناو گەدەیانەکەی لە ستودیۆ بالضبط یعنی وەرە دوای ئەوە لە ناو گەدە تا بێت توش بچێ بەسەریا و هەڵ بمژرێت و ئیمتساز بێت و دوای کێشەکانی زۆر کێشەمان بۆ دروست دەکات. دکتۆر ئێمە ژەمی پارچەی میشمانە ینی لە بەربانگەکە هیچ نەبێ بە خەبەری هیچ نەبێ چەند کاتژمێرە دوایەوە داشنیشین هەر بە خەبەری ئەمە لە پارچەوە هەنە جار ئەم خواردنانە ئەخورێت هیوا هەیە یعنی قورسریش ئەخوا دوای بەسەریشی ئەخەوێت 5-6 سەعات جاری وا هەیە تا 10 کاتژمێریش ئەخەون ئەمە چۆن کاریگەری لەسەر گەدە دروست ناڵم بەداخەوە ئەمین ڕەمەزان وای لێ هاتووە یعنی نەخۆشکەوتنی مرۆڤەکان بەهۆی هەڵە خواردنی خواردنەکانەوە بەڵێ لە پارشێوە زۆربەی وڵاتان ژەمی بەیانیان خستۆتە ژەمی پارشێو ینی لە هەندێک شوێنە بۆ نمونە ئێرانە مالیزیایە ژەمی بەیانی چییە خۆن ژەمی پارشێو خۆن ژەمێکی سووکە ژەمێکی باشە تەندروستیشە بەڵێ زۆر تەندروستە بەڵام هەندێک ناڵێ حەزم لەو خواردنی ئێوارێکە خواردمون هەمان شت خواردنی شەخۆمەوە بەڵام بۆ کەسێکە بێت کە تەندروست بێت و بۆ کەسێکە بێت کە کەمی خوارد بێت ماوەدی چاور نەخوات گۆشت نەخوات مەسەن هەوڵبا گۆشت نەخوات ماوەدە کەفاینەکان نەخوات لە پارشێوە چونکە هەمووی ئەوانە کاریگەریانە بێت لەسەر مدەڕیرن و کاریگەریانە بێت لەسەر وشکبوونەوەی مرۆڤەکان بۆیە بینی ژەمەکانمان ئێمە گرنگە مەوادێک بخۆین کە کوالیتی باش بێت و کەم بێت نەک ماوەدێکی زۆر بخۆین و کوالیتی کەم بێت
باشە دکتۆر توت بۆ منە لە وڵاتانی ناموسڵمانیش بە هەمان شێوە سیستمێکی ڕۆژوگرتنیان هەیە ئەوان چۆنە؟ بەڵێ ئینترمیتن فاستینە یعنی ڕۆژوویەکی ناوبەناوە چەند نوعێکی هەیە کە ئێستا زۆر بەربانگە بەناوبانگە لە ناو کوردی خۆشمانە هەیە هاتووە نظامێکمان هەیە پێڵێن 16 چیە یعنی 16 ساعت بە ڕۆژوە بێت 8 ساعت لە مابینەکە خواردن ئەخوارد ئەمە حاڵەتێکە بۆ تەندروستی زیاتر بەکاری هێنن بۆ لاوازیە بۆ ئەوانێک کە مەسەر نەخۆشی شەکرەیە زەختە هەیەە ئەوە بۆ تەندروستی ئەوانەیە نظامێکی کەمان هەیە کە ئەمەش زۆر کاریگەرە نظامێکی کەمان هەیە 24 یعنی 20 ساعت بە ڕۆژوە بێت 4 ساعت خوارد نەخوات نظامێکی کەمان هەیە 5 چیە 5 ڕۆژ بە ڕۆژوو ئەبێت یعنی 5 ڕۆژ نان بێ خواردنەوە عفو 2 ڕۆژ نان ناخوات بەبێ هیچ شتێک تەنها ئاو نەبێت هیچی کە ناخوات بۆ ماوەی 2 ڕۆژ 5 ڕۆژیان لە ماوەی 5 ڕۆژەکە 3 ڕۆژیان خواردن نەخوات یعنی 5 دوی پێوترێت بەڵام باشترین نظامیان ئەوەیە کە ڕۆژێک ناڕۆژێکە ڕۆژێک بە ڕۆژوە بێت ڕۆژێک بە ڕۆژوو نابێت ڕۆژەکە بە کاملی هیچ ناخوات 24 ساعت هیچ ناخوات 24 ساعت هیچ ناخوات دواتر ئەمە بۆ هەموو کەسێک نابێت ئاگادار بن ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بێت و بە زۆر ڕەچاوی زۆربەی خاڵەکان بکرێت هەندێک نەخۆشمانێک قەت ناتوانێت ئەوە کات مەسەر نەخۆشەکانی شەکرە نەخۆشەکانی زەقت ئەوانە ناتوان بیکەن بەڵام بەداخەوە لای ئێمە وامان لێ هاتووە هەموو غەمێکمان بووە بە قەڵەوی ئەو ینی پەیکەرە دێوەزمەیە نییە کە مرۆڤ لێ بترسێ واژ نییە قەڵەوی کە لێ بترسی هەر کەسێک بیەوێت قەڵەو بێت لاواز بێت زۆر بە ئاسانی لاوازە بێت نە پارە سەرفکردنی ئەوێت نە ئەم لاولای ئەوێت نعنی هیچی ناوێت بەس ئیرادەی ئەوێت ئیرادەت هەبوو هەموو شتێکەکەی یعنی کامەی زۆر قەڵەوە داینێ نظامێکی خۆراکی مەزبوطی بۆ دانێ بەڵام بەگوێت بکە حتا مەسەلەن کە پێ یاڵی چکلێت نەخۆی بیشی کوژن چکلێتەکە نەخوارد نەک بڵێ دەی خۆ چییە ئەوە چکلێتێکەوەی نەخێت کاریگەریە بێت لەسەر ڕەجیمەکەی بۆیە نظامی قەڵەوی نظامێکی زۆر ئاسانە و زۆر مرۆڤەکان من ئەڵێم پارێکی زۆر سەرف نەکەن زۆر بە ئاسانی مرۆڤی قەڵەو ئەتوانێت لاواز بێت بەڵام بە شەرتێک سیستمێکی خۆراکی گونجاوی هەبێت زۆر باشە دکتۆر دوو خولەکمان ماوە پێمان بڵێ لە مانگی ڕەمەزانە چۆن ئیرادەمان بەهێز بکەین و ئەو کێشە زیادی کە هەمانە لەدەستی بکەین تەنها شتێک کە زۆر گرنگ بێت ئێمە بیخۆین هەوڵ بین کاربۆهایدرێتەکان کەم بکەینەوە شیرینیەکان زۆر کەم بکەینەوە تا بۆمان نەکرێت کەمی بکەینەوە و بینی بەربانگ هەتاوەکو ژەمی ئێوارەمان تقریبا نیم ساعت تا ساعتێکی بین بێت یعنی ئەمە هەر کەسێک ئەمە بکات زۆر تەندروستە یعنی حتا ئەم ژەمە خۆراکی کە ئێستا دروستمان کردو بتوانێت بیخوات و بەو شێوەیە کە پێمان وت بیخوات تێکەڵی نەکات بینی هەبێت و گاپێکە بێت بینەک هەبێت لە بینەکەیە بەدڵنیایەوە تەندروستە بێت بەڵام خاڵێکی کەمان بیر ناچێت ئەگەر بەسیتترین کێشەی لە گەدەیە هەبوو بەسیتترین کێشە لە ڕێخۆڵایە هەبوو ئەبێ ئاگادارمان کاتەوە یعنی پزیشکێکی پسپۆر ئاگادار کاتە شتێکی وامەیە بۆی زیاد نەکات لەسەری و بە تایبەتی کێشەی قەبزی زۆر بەناوبانگەوە هەیە یەک ئامۆژگاریم ئەوەیە زەیت هەنگجی ئەکەنە ناو ڕۆنی زەیتونەوە دای ئەنێن پارشێ و یەک دانە لەوە بخۆن بەڵێ هەنجیرێکی گەورە ئەکەنە ناو زەیتی زەیتونەوە یا پارشێ و یا کاتی خەو بیخۆن یا بەربانگ عفو پارشێ لە کاتی هەڵسان بۆ نوێژ هەڵسای بۆ پارشێ و یەک دانە لەوە بخۆ کیفایەتە ڕێخۆڵەکانە هەنجیرەکە بخۆیان لەگەڵ هەنجیرەکە بەس زەیتەکە ناخۆی هەنجیرەکە ناو زەیتەکە دەرهێنیت و ئەیخۆیتەوە کە کاریگەری بێ لەسەر نەرمکردنی ڕێخۆڵەکان و حاڵەتی قەبزی و غازاتیش و بەنایەڵێت زۆر باشە دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی زانستی خۆراک سپاس بۆی میوان مابووی دکتۆر سپاس بۆ تای زانیارەکانت سپاس زۆر سپاس بۆ خۆشەویستان من و چانێک وەردەگرم و دواسەر لەگەڵ ئێوەدا بەردەوام دەبم